ڕاگەیاندراوی دەستەیەک لە پارێزەران هاو نێشمانیانی بەڕێز وەک بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە هەرێمی کوردستان بەگەشتی و هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە تایبەتی بە دۆخێکی تەواو نائارام و نەخوازراودا تێپەڕی بە جۆرێک شەقامی شار و شارۆچەکان بۆنی باروتی گرتبوو دووکەڵ ئاسمانی تەنی بوو. ئێمە وەک پارێزەر و یاساناسان ئەمە بە دەرئەنجام دەبینین و دەزانین دەرئەنجامی حکومڕانیەکی ناشەفاف و نادەتپەروەر لە هەرێمی کوردستاندا سەروەرنەبوونی یاسا و بەخڕۆڵی خۆهەڵنەستانی دامەزراوەکانی حکومداری بەر لە هەمووشیان دەسەڵاتی دادوەری و دەستگای داواکاری گشتی کە ئەرکی بنەڕەتیان چەسپاندنی سەروەری یاسا و دادپەروەری و پرسینەوە لە ماف و ئازادیە گشتیەکانی هاوڵاتیانە. بەڕێزان بژێوی هاوڵاتیان بە گشتی و موچەخۆران بە تایبەتی لە سەرەتاییترین مافە لە هەمان کاتا بۆ حکوومەت و دەسەڵاتیش سەرەکیترین و لە پێشترین ئەرچیانە و دواتەڵی پەیوەندی نێوانیانە کە لە ئێستادا ئاماژەکان بەرەو بچڕانی دەچن. لێرەوە لە سۆنگەی بەرپرسیارەتی نیشتیمانی و ئەخلاقی و پیشەیمانەوە وەک ئەو سەد پارێزەرەی ناومان لە هاوپێچی ئەم ڕانگەیەنراوەدا هاتووە داواکارین کە یەکەم دامەزراوەکانی حکومڕانی و بەرپرسان چیدی بێباک و خەمسار نەبن بەرامبەر هاواری نان و ئازادی و پاراستنی کەرامەتی هاوڵاتیان. دووەم ڕەشبگیری و مامەڵەی نایاسایی هێزە جۆرا و جۆرەکان ڕابگیرێ و چالاکوان و خۆپیشەندەرانی دەستگیرکرا و دەست بەجێ ئازاد بکرێن. سێ بە زووترین کات دەستگای داواکاری گشتی بە ئەرکی سەرشانی خۆی هەستێ و کەیسی سەرەکیان لێکۆڵینەوە لە تاڵانچیانی سامانی گشتی و دۆزینەوەی ماکەکانی برسیکردنی میلەت و پاشان لێپیچینەوە لە تاوان و لە تاڵانکردن و سووتانی دامەزراوەکانی دەوڵەتی کە هەر هاوڵاتیانی مافخورا و زەرەرمەندنتیایدا. چوارەم پێویستە دامەزراوەی دادوەری بە ڕۆڵی سەرەکی خۆی هەستێ و تەنها تەماشاکار نەبێ بەڵکو بە ڕێگای یاسایی و دەستوریەکان لە ڕێگەی دادوەرە بوێر و ڕاستەقینەکانەوە یاسا سەروەری بەسەر هەموواندا وەک یەک بچەسپێنێ و بوار نەدرێ یاسا وەک تۆڕ ماسی بچووک بگرێت و پێڕاو بکرێ و ماسیە گەورە و سەرزلەکان پێشێلی بکەن و بیبچڕێنن. دەسەڵاتی دادوەری چیدی ڕازی نەبێ بە پەراوێز خستن بەڵکو وەک دەسەڵاتی ڕاستەقینەی سێمی دەوڵەت خۆی بسەلمێنێ و بچەسپێنێ. پێنجەم داواکارین لە خۆپیشاندەران و چالاکوانانی مەدەنی کە ئێمە خۆمان بە بەشێک لەوان دەزانین و دادەنێین داواکارین خەباتی ڕەوای مەدەنیانەی داواکردنی مافەکانیان بپارێزن لە هەموو بەلاڕێبرابردنێک و پاراستنی دامەزراوە گشتیەکان بکەنە بەشێک لە ئەرکیان سووتاندن و کاولکاری مڵک و ماڵی گشتی و تایبەتی هاوڵاتیان تاوانێکە کە سیمای شارستانی داوای مافی ڕەوا ناشرین و بەلاڕێدا دەبا. واژووی 100 پارێزەر لە ناو شاری سلێمانی بەدڵنیاییەوە کە دەڵێن دامەزراوەی گشتی و تایبەتی کەناڵەکانی ڕاگەیانیش دامەزراوەیەکی تایبەتین دامەزراوەیەکی ئەهلین ئێمە وەکو یاساناسان وەکو پارێزەران بەدڵنیایەوە ئیدانەی هەموو ڕێگریەکی نایاساییاناکەین لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوە پێشتریش لە چەند بۆنەی ترا ڕامانگەیاندووە بەڵام دەمانەوێت لێرەوە بە کەناڵە بەڕێزەکان شتێشکە ڕابگەێنین. ئێمە وەک کۆمەڵی پارێزەن دەستەیەک لە پارێزەری خۆبەخش لە ناو شاری سلێمانیە دەستەیەکی داکۆکیکردنیان پێکێناوە بۆ بەرگریکردن لە مافی ئەو دەستگیرکراوانی کە تا ئێستا ئازاد نەکراون یاخود ئەوانەی کە ئەگەر ئازادیش کرابن ڕێکاری یان نایاساییان بەرامبەر گیرا بێتە بەر یاخود بە جۆرە لە جۆرەکان فشاری دەرونی و تووشی ئازاری دەرونی یا جەستەیی بوونەوە یاخود ئەشکەنجەدان ڕۆشنتر ئەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنەوە 0 503 بۆ ئەوەی بەدواداچوونی یاسایی بۆ کەیسەکانیان بکرێت. لە ڕووی یاساییەوە بەڵێن نامە پڕکردنەوە بۆ دەستبەرداربوون لە مافە بنەڕەتەکان کارێکی نایاساییە باڵکو بە پێچەوانەوە تەنانەت تەنها دەستگیرکردنی ناسایی هەر لە بنەماوە خۆی کارێکی نایاسایی و نابێ ئەبێ ئەو لایەنانەی ئەو هێزانی ئەو دەستگایانەی کە ئەم کەسانەیان دەستگیر کردو یا بە فەرمانی هەر کەسێک دەستگیر کراون پێویستە لێ بەرپرسیارەتی یاساییان نەچێتە سەرشان و پێویستە لێ پێچینەوەی یاساییان لەگەڵا بکرێ لە هەر ئاستێکی بەرپرسیارەتی یابن و یەکێک لە ئەرکەکانی ئەم دەستەی داکۆکیکردنە بریتێ لەوەی کە بەدواداچوونی ئەو کەیسانە بکرێ ئەگەر هاتوو ئەو کەسانە خۆیان هاتن سکاڵایان کرد و پێویستیان بە پارێزەری خۆبەخش هەبوو.